سڵاتان لەبێ بینەرانی بەڕێز لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی تەوەریکی تری بەرنامەی گفتوگۆی سبەی. تەوەری ئەم جارەمان بە میوانداری بەڕێز دانا عەبدولکەریم وەزیری ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەت هەرێمی کوردستانە. پرسی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان و خراپی تۆڕی ڕێگاوبان مژار و بابەتێکی هەرە گرنگی هەرێمی کوردستانە. ئەوەی وای کردووە زۆر گرنگ بێ و مایی نیگەرانی و ڕەخنە و گلەی و تێبینی هاونیشتیمانیان بێ، ڕووداوەکانی هاتو چۆن کە بەشێکیان بەهۆی خراپی ڕێگەوبانەوەن. ئەو ڕووداوانەی کە ساڵانە دەیان کەس لە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان دەکەن بە قوربانی و سەدانی دیکەش بریندار دەکەن. جیاوازی لە نێوان پارێزگاکان و شار و ناوچەکاندا لە دروستکردنی تۆڕی ڕێگاوبان و گرنگیدان بە کەرتی ڕێگاوبان یەکێکی ترە لە ڕەخنە و تێبینی و گلەیەکانی هاوڵاتیان کە وەک خۆیان دەڵێن هەست بە جیاوازیەکی ئاشکرا و ڕوون دەکەن لە نێوان ناوچەکانی هەرێمی کوردستاندا. بەشێک لە گیر و گرفتەکانی ڕێگاوبان لە هەرێمی کوردستاندا وەکولایەنی پەیوەندیدار و کەسانی پسپۆر دەڵێن بە هەندێک شێواز و ڕێگە چارەی زۆر ئاسان یاخود تێچووی کەم دەکرێت چارەسەر بکرێن، بەڵام گیر و گرفتەکان تا بێت لە زیاتربوونن. ئەم بابەت و مژارانە و کۆمەڵێک پرسیاری پەیوەست بە تەوەرەکە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کاکدانە. خێر بن. زۆر سپاس. کاکدانە، بارودۆخ و وەزعی وەزارەت و ئیش و کار و چالێکیەکان دەچیایە؟ بەڵێ، بەعام ئیش و کارەکان بە شێوکی ئاسایی ڕابڕێوە لە وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن، بەڵام ئێمە وەکو وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن لە بەرەوەی زۆربەی پرۆژەکانمان کە لێسە لە بواری جێبەجێکردنە بواری ڕێگاوبانە و پرۆژەکانی ڕێگاوبانیش پێویستی بە بودجەیەکی زۆر و پارەیەکی زۆر هەیە. لەبەرەوە زۆر جار ئێمە گرفتی سەرەکیمان لە جێبەجێکردنی پرۆژەکان و تاوکردنی ڕێگاوبانەکان نەبوونی بودجەیە، خاصەتەن لەم دۆخی کە حکوومەتی هەرێمی کوردستانی تایە. ئەمە گرفتێکی سەرەکی بە بۆ ئێمە کە ڕێگر بۆ لەوەی کە ئێمە بتوانین بەشی زۆری ئەو ڕێگایانی کە لە بەرنامەمانایە و کاری تێداکەین تەواو بکرێن. باشە. کاکدانەوەکو لە پێشێکێکەیە ئاماژەم بۆ کرد. خراپی ڕێگەوبان لە هەرێمی کوردستان گرفتێکی گەورەیە. بەڵێ. بەرەنجامەکەیە بینین کە مردنی خەڵکە. بۆچی ڕێگەوبانەکان لە هەرێمی کوردستانە چاک ناکرێن و کۆی کە هاوڵاتیان و زۆرجار چالاک و ڕۆژنامەنووسان ئەڵێن ئێمە هەرێمێکی بچووکمانەیە و ڕێگاکان دیارە کۆمەڵێک ڕاستە تۆڕێکی فراوانی ڕێگەوبانمان هەیە بە ڕێگەی لاوەکی و بە ڕێگەی نێوان شارۆچکەکان و گوندەکان، بەڵام مەبەست ڕێگا سەرەکیەکانی نێوان شارەکانە. بۆ تەواو ناکرێن، بۆ کێشە گیر و گرفتەکانیان چارەسەر ناکرێن، یاخود ئەو پرۆژانەی تایبەتن بە جووتسایدکردنی ڕێگەوبانەکان بۆ کەم تەرخەمیان تیاگرێ وەکو ئەوترێت دووە ئەخرێ و جێبەجێکردنیان سستی پێوە دیارە. بەڵێ، خۆی بەسەراحەت ئێمە ئەبێ بۆ ئەوەی لە وەڵامی پرسیارەکە وەکو خۆی بینەوە بێت تۆزێ فراوانتر لە وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی سەیری گرفتەکە بکەین. من چەندین چاوپێکەوتنی تریشا باسم کردووە. ئاستی ڕێگاوبانەکانی ئێمە بەداخەوە لە ئاستێکی باشان نییە. ئەگەر لانی کەم بەراوردیکەین بە وڵاتانی دراوسێ، ئەگەر باوەردی نەکەین بە وڵاتانی ئەوروپاش، بە بەراورد لەگە وڵاتانی دراوسێ زۆر لە ئاستی وڵاتانی دراوسێ کەمترە. وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن لە ساڵی 2011 ماستەر پلانی ڕێگاوبانەکانی پەسەند کردووە و ئەو ماستەر پلانە ئەو کاتە کە دانراوە بۆ ئەوەی نەخشە ڕێگایکی سەرەکی بێت بۆ وەزارەتی ئاودانکردنەوە بۆ ڕێگا دووسایدەکان و ڕێگا سەرەکی و لاوچەکانیش بە هەماشەوە. بەداخەوە لە ساڵانی 2005 تا 2014 هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە ئابووریەکی زۆر ناڵم بەهێزی هەبووە، بەڵام لە ڕووی بوونی پارەوە بە شێوەیەکی زۆر گرفتی پارەی نەبووە، چونکە بێزگەلەوەی کە داهاتی ناوخۆ لای حکوومەت ماوەتەوە ماگانە نزیکی 1 ملیار دلار لەلایەن حکوومەتی ئیتیحادیە و ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە. تا لەو فترەیە حکوومەتی هەرێمی کوردستان ماگانە بێزگە لە 1 ملیار دلار کە هاتوۆتە بەردەستی ماگانە داهاتی ناوخۆشی لای خۆی گلاوەتەوە کە یەک فلسی نەگەڕاوەتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی لە بەغا.
کە ئەبوایە بەپێ ئەو ماسەرپلانە سەرجەمە و ڕێگاوانانە بەشی زۆری لانی کەم لە 170 لە ساڵی 2014 تاو بوونە. ڕاستە لەو کاتانە لە 2011 خراونەتە بواری جێبەجێکردن، بەڵام بەداخەوە وەکو پێویست کاری تێدا نەکراوە، چونکە بە تایبەتی ڕێگا دووسایدەکان ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێ بەم یانی خۆم ڕێگای دەربەنی خانکەلارە، کلار سلێمانیە، دوکان چوار قوڕنەیە کە سێ قۆناغا، ئەمانە هەمیان لە ساڵی 2010 و 2011 چوونەتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام ئەوایە لە 2014 تاو بکرێنە تاو نەکراون و دواتریش کە هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی اتحادی تێکچووە، حکومەتی اتحادی لەسەر بنەمای ئەوەی کە هەرێمی کوردستان نەوت هەناردە ئەکات بودجەی هەرێمی کوردستانی بڕیوە لەو کاتەوە لە 2014ەوە گرفتی دارایی دروست بۆ بە بیانووی گرفتی دارایی لەو کاتەوە پرۆژەکان تاو نەکراوە. باش ئەنجا بۆی جوابی پرسیارەکەت بەمەوە، ینی لە 2019 من مەسئولم لەو کاتی کە لە 15 حەوت مباشرەم کردو لە وەزارەتی ئاودانکردنەوە و یەکێک لە بەرنامە سەرچیەکانی خۆم کە دامناوە بۆ ئەوەی کە ئێمە لەو فتری کە ئەو مەسئولیەتەمان لەسەر شانە وەرکەمان لەسەر شانە تاوکردنی ڕێگا دووسایدەکانەوە و ئەولەویەتی کارەکانمان بۆ بەڕاستی. من هەر بۆ نمونە ڕێگای دەربەنی خانکەلارت بۆێنمەوە، ئێمە لە ئەو پرۆژەی لە ساڵی 2011 چۆتە بواری جێبەجێکردن، دوایی ماوەیە کەم کۆمپانیایکی تورکی بووە پرۆژەکان لێ سەنەوە، دواتر دراوە بە کۆمپانیایکی تر تا ساڵی 2019 کە کاتە 8 ساڵ تەنها ڕێژەی جێبەجێکردنی سەرەڕایەوەی کە ماگانە 1 میلیارد دلار تا 2014 هاتووە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە گرفتی پارە نەبووە کە بۆە 2014 تاو بووە تا 2019 تا 15 حوتی 2019 کە من وەزارەتم وەرگرتووە تەنها لە ساڵ 15 لە جێبەجێکراوە. ئێمە لەوەتەی کە وەزارەتمان وەرگرتووە لە 2015 تاوەکو ئێستا کە 4 ساڵ و چەند مانگێکە کات ڕێژەی بەڵێ لە 2019 تاوەکو ئێستا کە 4 ساڵ و چەند مانگێکە کات توانیمانە ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکە بگەینە نزیکی لە 180 واتە بەم دۆخە ئابووری خراپەی ئێستا کاک دانابوو لە ڕاتەگرم زانارەکانی لای من بمبورە من ئەلبەتە لەگەڵ بەڕێوەری کۆمپانیای جێبەجێکارە پێش پرۆگرامەکە قسەم کرد، من زۆرم پێخۆش بوو خۆت باسی ڕێگای سلێمانی دەربەنی خانکەلارت کرد و کۆمەڵێک پرسیاری زۆ جدیم هەیە تایبەت بەم تەنها ئەو ڕێگایە ینی پاکێکەکە من ئاماری ڕسمی لای منە برای مەبەستمان لەو دیتێڵە نیە ئەگەر ئیزنم بی ئەم ڕێگایە جەنابەت فەرمووتەوە لە 2011 دەست پێکراوە، بەڵام لەبەری لە 2014 قەیرانی دارایی دەستی پێکردو و گرفتی نێوان هەولێر و بەغداد و ئەوانە و جەنابیش لە 2019 تویتە وەزارەت. باش کابوویان پرۆژە 2014 تاو بووە، باش کاتی خۆ تاو نەکراوە. طبعا هەر ئەو قسەیەت کۆمەڵەشتی لای من و ڕوژانەیەکیان تەزدیری ئەوەی کە پێوترێ ئەزەمات، ینی هەمیشە ئێمەوە ڕاهاتوین لە هەرێمی کوردستانە، ینی کابینەش هەناردی کابینی ترەکە، کابینە گلەیەکە لەوەی پێشخۆی بەرپرسێک کەی دوێنی مەسەن بەشێک لە ئەوەی من عفوم کە ئەوەی من واقعە کە بۆم باس کرد نەتی ئەگەم ئەگەر ئیزنم بی بۆی بیگەێنمە بەستەکەم لێرە لە چییە کاڵێم کۆمەڵێک بابەتی وروژان مەسەن یەکێک لەوانە ئەوەیە، یەکێک لەوانە ئێستاوای لێ هاتووە پرسیار لەبارەی هەر بابەتێکەوە لە هەر کاربەست و بەرپرسێکەکەی باسی پارە خۆ هەمومان نەزانیشت بەبێ پارە ناکرێ. باشە بەڵام من بەسم لەوەیە کە هەمیشە کۆمەڵێک پاسا و ناڵێم بیان و بانە این کۆمەڵێک پاساو هەن بۆ ئەوی لە وڵاتەیە ئاستەکەی نەکە یان نەکرێ یان وەکو پێویست نەکرێ یان بە سستی و خاوی بکرێ یان بەپی ستاندارد و پێوە و مواسەفات نەکرێ. ئەم ڕێگایە 2000 تەسەورەکی 2021 هەواڵ ناکامبار ینی ڕاگەندراویشنە هەواڵی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کە لە ڕێگەی میدیای فەرمی خۆی و بڵاوی کردووەتەوە ئەڵێ سەڵا 53 ڕێگەی سلێمانی کەلەر تەواو بووە و نزیکانە کۆی پرۆژەکە تەواو بێ بە ڕێژەی ساسەد 2021 2020 چه آخر من بەرپرسم وەکو وەزارەت قەت تەسریحی ولا ئێمە لە وەزارەت حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگابانەکان من بەرپرسم تۆ مقارنەی قسەی من بە قسەی مؤسسەی شتمەکە کاک عفوم کە نەگەشتەوە نەگەشت تۆ پرسیارەکە بۆ بە شێوەیەک بین ئێمە وەکو وەزارەتی ئاودانکردنەوە نیشتەجێکرد من بۆیە ئەو مقارنەیەم پێوتی من ناڵم وڵا لە بەرەوەی تەنها بیانەکەمە بوونی نەبوونی پارە نەبوونی ئیمکانێتی پارە هۆکاری سەرکی تاو نەبوونی پرۆژەکەیە، بەڵام ئەگەر ئێوە وەکو ڕۆژنامەنووس بە دووادات چونتان کردو بەڵگەیەکەیە کە گرفتەکە پارە نیە گرفتی چیترە با من لژنێکی تحقیقی لەسەر دروستکەم من پێتەڵێم گرفتی سەرکی کە پرۆژەکە تاو نەکراوە لەم کابینایە منە مانتوانیوە بودجەی پێویست بۆ ئەم پرۆژە دابینکن. ئێستا خۆشبەختانە چەند مانگێکە
پرۆسەکە بەباشی ئەڕوا بەڕێوە لەبەرەوەی کە ئێستا بەشێک لە پارەی بۆ تەرخانەکرێ و ئەگەر ئەم گرفتە داراییە نەبێت بە پێی ئەو پلانێکە دانراوە ئێمە لەوانێ بتوانین تا کۆتایی ساڵ پرۆژەکە تەواو بکەین بەو مەرجەی کە ئەم تەخسیسە مالی کە ئێستا دانراوە گرفتی بۆ دروزن بێت و بەردەوام بەشێک لە گیر و گرفتەکان هەر لەو ڕێگایە کە چارەسەرە بێ بە بەشتی بەسیط و ئەوانە بۆ نمونە خیرکردنی ڕێگاکان بۆ نمونە ڕۆژانە 2 بۆ 4 جار نەوتە ڕژێ لەو ڕێگایە ڕژانی نەوت هۆکارێکی سەرەکیە بۆ ڕووداوی هاتوچۆ باشە من بەدووادا چۆنم بۆ ئەمە کردووە بەشێکیان تەنها بەوە چارەسەرەکرێت کە ڕێنمایی دەربکرێ چۆن نەوت هەڵگرەکان لۆ دوو باوڵین بایرەکان لە ئاستێکا بێ کە لە لێڤڵی شەقامەکەیان نەڕژێ کاک زانە ئەوەی تەنکەرەکان بەڕاستی شتێکی نایاساییە من بە ڕسمی ئەنجومەنی وەزیرانم لێ ئاگادار کردووە کە ئەبێت ئەم بار هەڵگرانە بەسەر ئەم شەقامانەی ئێمە بم شێوەیە چۆن نەکەن و ئەو گرفتی کە ئەوان دروستیەکەن ئەمە وەکو ڕێنماییمان هەیە بەڵام ئەوان وەجوعەیە کۆمپانیان کە بە پێی بەرژەوەندی چەند کۆمپانیایکی چۆن نایی بنین دەسەڵاتدار یاخود بە هەر شێوازی شتراتوانی نایی بنین ئەوان تەنها مەبەستیان کۆکردنەوەی قازانجە مەبەستیان ڕێگابانەکان نییە لە کوردستانە تا ئێستا تەنزیمی حرەکەی سیر ڕێخستنی هاتوچۆ ترافیک لای وەزارەتی ناوخۆی بە حکمەوەی بەڕێوەبەراتی گشتی هاتوچوان لایە بەڵام ینی تەنزیمەکە ینی ئەو تەنکەرانە بە چوا بڕۆن چۆن لە مامەڵیان لەگەڵا بکرێت ئەمە لە دەستی وەزارەتی ئاوادانکردنەوە نیە لە دەستی وەزارەتی ناوخۆدایە ئێمە وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە ئەرکمان ئەوەیە کە ئەو ڕێگایە تازانە کە دروستێکین بەپێی ئەو ستاندەرە نەدەوڵەتانە دروستیکەین کە بەپێی ئەو لۆدەی کە بەسەر ئەو ڕێگایە ڕات تاوان تۆ هەر ڕێگایە کە دیزاینێکی پێشتر داتای لەسەر کۆکەیتەوە لەسەر ئەساسی ئەو داتایە یت سترکچەری ڕێگەکە داڕژێگەرە و ڕێگایە لۆدیی زۆری لەسەر بێ یاخود بەرهەڵگیری لەسەر بێ یاخود ساری احتیاطی لەسەر بێ بەپێی لۆدەکە ئەگۆڕدرێت ئەو کاتە تۆ بەپێی دیزاین لۆد یت دیزاینی سترکچەری با بڵین چینەکانی ڕێگاکەتەکەی بۆی ڕێگایشی سەلامە دروستکەی ڕاستە یەکێک لە هۆکارە سەرچیەکانی هاتوچۆ یەکێک لە هۆکارە سەرچیەکانی ڕووداوەکانی هاتچۆ ئەو قوربانیانەی هەیە خراپی ڕێگاوانەکانە من خۆم لە سەرەتای چاوپێکەوتەکە باسم کرد ئێستی ڕێگاوانەکانی ئێمە لە ئاستێکی خراپایە ئاستێکی باش نییە بۆ ئەوەی ئێمە ڕێگاوانەکانمان بە تایبەتی لە نێوان پارێزگاکان و شارە گەورەکان دەبکەین بە دوو سایت ئەبێ ئەوە ئەولەویەتی حکوومەت بێ ومان چەندین جار ئەمەم بە گرنگجی باس کردو چکە تۆ ڕێگابان لە پێش هەموو سێکتەرێکی ترەوەی بەسەراحەت چونکە تۆ ئەگەر ڕێگابانت نەبێت ناتوانانی بچی بۆ خەسخانە ناتوانانی بچی بۆ مەکتەب ناتوانانی بچی بۆ شوێنی کارەکەت ناتوانانی بچی بۆ چەڵگەکەت ناتوانانی بچی بۆ شوێنە گەشتیارەکانت وەکو دەمارەکانی خوێن وایە کە خوێن و وزە و سوتەمەنی ئەگەنێ بە هەموو جەستیرەش ڕێگابانەکانیش بە هەماشیەوە لەبەرەوە ئەبێ ئەولەویەتی حکوومەت یەکەم شت تاوکردنی ڕێگا دووسایدەکان بێت و من وەکو باسیشم کرد لە وەڵامی پرسیاری پێشوش پلانی یەکەمی وەزارەت لەو ڕۆژی دەستبەکا بووین بۆ ئەو بکەمە ڕێگە دووسایدەکان تاوکەین بەڵام بەداخەوە ئەو گرفتانی کە ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هاتوۆتە بەردەمان کە گرفتی سەرچیان نەبوونی پارە و بودجە بووە بۆ تاوکردنی پرۆژەکان کە نەماتوانیەوە جێبەجەکەین بەڵام ئەوانی کە جەنابەت باسیەکەی گەر شتێکی ئاسان بێت یاخود کەم بێت کە حکوومەت یا وەزارەتی ئاوادانکردنەوە خۆی بکات ئێمە بەڕێوەبەراتیمان هەیە بەوە ئێمە بێجگە لە بەڕێوەبەراتی ڕێگاوان بەڕێوەبەراتی چاکردن و پاراستنی ڕێگاوانەکانمان هەیە کامانە ماگانە نەسریان بۆ تەخسیس کراوە بە هەموو ڕێگاوانەکان ئاڕۆنەوە مەفروزە ئەو شوێنانی کە جەنابەت باسێک شۆڵدارەکان لا ئێمە قیر ناکرێت تەنها بە تێکەڵا ینی لاوە ستاندەراتی عراقی هەروایە تا لەسەرەوە ڕۆژین بەڵام لە وڵاتان نەکرێنی هەتا لە وڵاتی دەوروبەرە ئەکرێت و ئەوانە چارەسەرکرێت کە بارهەڵگەر بە تایبەت لە هەوراز و لە پێچەکانە بەو ڕێگایانە هاتوچۆ بکەن لۆدیش کەمە بێتەوە ئەوە جیاواز ئەوە لینێکی جیاوازە ئەوە لینێکی جیاوازە شۆڵداری ڕێگاشانی ڕێگاکە بۆ پێشانی ڕێگاکە تەنها بۆ لادانی زۆر ئەوەنی لە کاتێکا خوانەخواسە پێویست بە لادانێکە بێت لە ڕێگاکە لا بێت تووشی حاڵەتێکی نەخوازراوی سەر دێشێ ئەرشەیتەوە پێویست بەوەیە بۆچی سیارەکەت خەلەلێکی تێکەوێت شۆڵدارەکە بۆ ئەوەیە بۆی سیارەکە لە کاتێکا کە لە ڕێگا سەرچیکردنەوە سبچێتە دواوە دروستەوەسم لین بوو تووشی حادیسە نەبێ بەڵام لە هەموو وڵاتان کە جادە دووسایدەکان یا جادەکانی لینێکی تایبەت بە بار هەڵگرەکان هەیە ئەم لەی نابێ ستراکچەرەکەی بەهێزتر دروستکرێ یعنی ئەو چینانی کە دروستەکرێت دەبێت گەورەتر بن زیاتر بن لە ڕووی پێکاتەی سبەیسی بیسی و بایندەرکۆرسی و ئەوانەی تریشی کە پێکاتی ڕێگاکە بەکارێنن لەبەرەوە
لای ئێمە تا ئێستا لە کوردستانیش و لە عێراقیشە تا ئەم دقەیەکە ئێمە قسە لەگەڵ جەناب دەکەین لە هیچ ڕێگابانێکمانە لێنێکی تایبەت بە بارهەڵگرەکانیە خۆشبەختانە ڕێگا تازەکان کە ناکرێت دروست بکرێت عفومکە ڕێگابانە تازەکانی کە دروستمان کردووە ڕێگاکان بە شێوەیە دروستکراوە کە سرەکشەرەکەی زۆر بەهێزە یعنی بارهەڵگرەکان بە پێی یاسای هاتوچۆ لە کاتی تێپەڕی نابەزەتوانن لای چەپ بگرێن ئەجنا بەرداوامە بێت لە لای ڕاستی ڕێگەکەەوە دروستە ینی کەواتە ئێمە چینەکانی ڕێگا تازەکان کە دروستمان کردووە هەمووی بەوە دروستمان کردو بارهەڵگرەکانیش بتوانن بەسەری هاتوچۆ بکەن باشە تەمەد لەسەر لەو کاتەوە من بەبەست پێم خۆش بگوێ بگرم کە جەناب ڕوونکردنەوەکانم دەیکەوتە ڕوونکردنەوەکان بە جۆرێکنەوەانە ئێمە پرسیاری زۆر ورد و دیاریکراوم هەیە بۆ بابەتە ینی زۆر باش خۆم بۆ ئامادە کردووە یەکێک لە گیر و یانی مەسەل باسی ڕوونکردنەوە کردواتر باسیەوە کرد کە بەشێک لە شتەکان یانی لە دەسەڵات و سنووری کارکردنی وەزارەتەکەی ئەوەیە ئەجزانم دووبارە و سێبارە مەسن بەشێکیاوتت ئەو پەیوەندی لە بەنجومەنی وەزیران و دابینکردنی بودجەوە هەیە بەدوادە چون بۆ هەموو ئەمانە کردووە باسیەوەت بووە کەم بە دیاریکراوی ئەڵێم بەشێک لە گیر و گرفتەکان دەکرێت بە تێچووی کەم و بە جوودی کەم چارەسەر بکرێن و لە زمانی مەسەلە کارەکانی وەزارەتەکەی جەنابیشتایە بۆ نمونە نەوت هەڵگرەکان ئەوەی من بەدەوەدا چوونم کردووە بەشێک لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ لە ڕێگای سلێمانی کەلار بۆ بە دیاریکراوی تر سلێمانی دەربەنی خان لە دوو شوێنایە دوو هەورازی بیرکێ سیارە باشە بە دووەدا چۆنم کردووە لە خەڵکی پسپۆڕم پرسیوە سلۆپی ئەو دوو هەورازە لە سەدا دەیە ینی بۆ بینە ڕوون بێت ئەگەر ئەمە سەدا سفر بێت ئەمە نەوەدەوە بزانم سەدادە بەرزە ئەگەر نەوت هەڵگرەکان یعنی بە کوردەواری خەڵکی پسپۆڕی وتوتی بە زمانی عام بە $2 تەنها ڕەمپا دروست بکرێت لەو گۆڕەپانانەی کە سوتەمەنی بارەکەن لە پاڵەوگەکان لە ڤڵان بکرێت بە 112 لە شوێنی وایە بار بکرێت ئەمە بێتە هۆی ئەوەی کە لە هەورازەکانە نەوت نەڕژێ بم پورە زایدەن لێ بگەڕێن نەوتەکە مەسەن تۆزێک چکاوانی کە گەرمێکەن و ئەیکوڵێن بۆی پێکاتەکانی لەجیا بکرێتەوە خاو بکرێتەوە لەم ڕۆژانەیە بە ڤیددیو هەیە تەنکەر لەو ڕێگەیەوە هاتوچووەکە سەری تەنکەرەکە کە نەوتی ڕەشی لێ ڕژێ بە نایلۆن بەسراوە لە کاتێکا واشارەکە بە دووادە چوون بۆ کرۆ بە دیاریکردنەوەی واشارێک بە 5,000 هیچ سەری تەنکەرێک دابخرێ ئێخۆ وەزارەتەکەی جەنابەت ئەتوانێت فەرمان بێ ڕێنمایی بیان بە هەماهەنگی بێت مەسەل بیکا بە مەرج بەسەر و شۆرانی کە نەوتیان تیابارە کرێ با لەم ئاستەیە بێ دوو دیگری دوو دەرەجە بەسەر بەرز بکرێتەوە بۆی نەوت نەڕژێ لە کاتێکا ڕۆژانە 2 بۆ 4 جار نەوت ئەڕژێ لەو ڕێگایە ئێ بەشێکی لە تێکچووی هۆکارێکە بۆ تێکچوونی ڕێگەوبان کە خۆتان دروستێکەن جوهدی مرۆیی و مادی پێوە سەرفەکان دەرامەتی تێچەوانە زائیدە نەتیجەکەی ئەوەیە کە ڕووداوی لێکەوێتەوە وایە مەسەلەن ئەلەم ڕۆژانەیە ڕۆژ هەبوو 47 جاتونەی لە دەربەنی خاندا خراوە بۆ هاتوچۆکردی دەڕاستەکە وەرزی درێنەکردی خەلێ تا ئێستا لە دەربەنی خانە فەرمانگەیان بەڕێوەبەرێتیەکی ئاودانکردنەوە نیشتەجێکردن نییە ینی جەنابەت وەزیری معنیت بەو بوارە بۆیە من حەزم کرد ئەم پرسیاران پێ بکەم هەڵبەتە پرسیارم زۆر هەیە و بۆ کۆی سەکتەرەکانی وەزارەتەکەت لە ڕێگەوبان یەکێکە لەوانە کۆی ڕێگەوبان لە هەرێمی کوردستانە بەڵام بە حکمیەوەی خۆت پێشەوەن پرسیارە بکەم باسی ڕێگەی سلێمانی کەلارت کرد ئێوە پلانتان چییە بۆ باشترکردنی کەرتی ڕێگەوبان لەوەی کە پێوترێ زۆنی سلێمانی کە سلێمانی کەلارێکیشانە بەڵێ من لە وەڵامی ئەمام لە پرسیاری پێشواییتەوە کەزانە وەڵامەکە ئەمێ بەوەردی بۆ ئەم ناوچەیە سەریکە تۆ باسی تەنکەرەکانی کرد و سلۆپ و خەڵکیێت من بۆم ڕوون کردیتەوە کە ئەمە تەنزیمکردنی هاتوچۆ و ڕێگەدان بە تەنکەر بەما بڕۆ لای من نییە لای وەزارەتی ناوخۆیە من لایەنە پەیوەندیدارەکان چه وەزارەتی سامانە سروشتەکان بێت چه وەزارەتی ناوخۆ بێ ئاگادارمان کردوونەتەوە کە نابێت ئەم تەنکەرانە لەم ڕێگانەوە هاتوچۆ بکەن ئەگەر هاتوچۆشەکەن ئەبێت ڕێنمایەکان جێبەجێکن ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن بەداخەوە من لە وەزارەتی ئاوادانکردنەوە نە پۆلیسی هەیە مەسەلەن ڕێگری بکرێ منە بێت تەنها جێی تەنفیزی ئاگادارکەم کە وەزارەتی ناوخۆیە وەزارەتی ناوخۆ مەفروزە ئەم تەنکەرانە لەم ڕێگەیەوە هاتوچۆ نەکەن ئەبێت بەڕێبەراتی گشتی هاتوچۆ تەنزیمی حرەکەی سەری ئەم تەنکەرانە بکەم من باسیشم کرد لە قسەکانی پێشومە کە ئەم تەنکەرانە ئەسڵەن بە دەر لە ئیرادەی وەزارەتی ئاوادانکردنەوە لەسەر ڕێگاوانەکانن چکە ئەگەر ئێستا دەسەڵاتی تەنزیمی سیر لای من وایە فەرمانێکی وەزاریم دەرەکرد نەمەیەشتێک تەنکەر بەسەر ڕێگاوانەکانی هەرێمی کوردستان بڕۆ بەڵام تەنزیمی سیر من لای وەزارەتی ناوخۆیە و من ئەم گرفتە لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە ڕۆژی چوارشەمە کردومانە یەکێک بۆ لەو خاڵانەی من لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران خسوومەتە ئەجندەکە و گفتوگۆشمان لەسەر کردووە
لەبەرەوە ئەوە خەمی منە من لە هەموو کە زیاتر خەممە من کە تەنکەرێک ئەڕژێت تەنکەرێک گازەکەی یا نەوتە ڕەشەکەی ڕژێتە سەر جادەکە ئەبێت یەکسەر ستافی ڕێگابان بچن پاشیکەنەوە خۆڵی بڕژن و تا ئیمتیساسی چاورێکە بکە و دوای پاپ کرێتەوە کامە ڕۆژانە دووبارە بێتەوە ئەرچێکی قورسە بۆ ئێمە لەبەرەوە خۆی لە ئەساسە بێ ئەو تەنکەرانە ئەوەی ڕێی پێدرێ بێ مواسەفات بێ بە مواسەفاتی دروستکرا بێ نەکسۆپەکەیەوە لەبێت زیاتریش بێت نەوتەکە نەیەتە دەرێ بەڵام ئەم تەنکەرانە ئەم کۆمپانیانی کە ئەم کارە ئەکەن هیچ هەستێکی بەرپرسیارەتیان نییە تەنها شتێک کە هەستیان هەیە و بۆیە جوڵێت پایکردنی دۆلارێکی زیاترە بۆ ئێوە ناتوان فشار بکەن من ئاگام لە کۆمەڵە پێشنیازەکەتە ئاگام لە کۆڵە پێشنیازەکەتە کە ئێستەیەکی چانت باس کرد تەنانەت وردەکارەکەی هەر هەموویم لایەوە ئەوانە من پێشم بەرنامەیە بە دوایە چووم و خوێندومەتەوە کە باسی لۆدی سەر شقامەکانە کردەوە هەمووی کۆمەڵێک مستەڵەحی زانستیان نامەوێت ئێستا ڕاپۆرتەکەی پێوەگرین ش زیادی کردووە لە 6ەوە بۆ چەند بۆ 130 ملیۆن لەسەر ڕێگا ئەی هەر ڕێگایەک بە دیاریکراوی کە ڕێگای هەولێر و بۆ منتیقی خەلەکان بوانەیە لەبەرەوە ئەو پرسیارە بێ زیاتر لە وەزارەتی ناوخۆ بکرێت بۆچی ڕێگایان ئەو تەنکەرانە پرسیارم لەوان کرد وتیان وەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردن دەتوانێت فشار بکات بۆ ئەوەی لانی کەم گۆڕەپانەکانی بارکردنی نەوت و مشتەقاتەکانی هیچ نەبێ بە پێی پێ کۆمەڵێک پێوەستاندار بێت پێوەرێکیتیانی کە زیان بە ڕێگەوبانەکان نەگەنێکە هۆکارێکە بۆ ڕووداوی هاتوچۆ مردنی خەڵک لە وڵاتەدا بەڵام ئەوە لە دەرەوەی کارەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوەی ئیشی وەزارەتی ناوخۆیە کە تەنظیمی حرەکەی سەیرەکات ئێستا بۆ نمونە تۆ جەنابەت سارێکت پێچی مەفرەزێکی مرور ڕاتەگرێڵێت سەنەوەکەت ئەڵێ ئیجازەی ساقێکت کە مرورەکە سیرکە گڵۆپێکت ئیش ناکات ئەڵێ فەحسی توندوتۆڵی ساڵانەی سارەکەت پێت نەبێ ڕاتەگرێت نێرێ بۆ حیجز ئەم بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ لە هەر شوێنێکە خەلەلێکی بینی لە هەر تەنکەرێکە ئەبێت مەسەلەن بەداخەوە ساڵی پار ڕووداوی زۆر ناخۆش ڕوویە سارێک بێکی لەو بەرزایانە کۆنتینەرێک بوو باش نەبەسرا بۆ بە توندوتۆڵی نەبەسرا بۆ کە چۆ سەر بەرزایەکە کۆنتێنەرەکە کە بەسەر سارەکەی دوای خۆیان سێ-چوار کەسی لێک عیلە کوشت کە ئەمە ئازارێکی زۆری بۆ دروستکردی ئێ باشە کێ بەرپرسە من وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە بەرپرس نیم لە تەنظیمی حرەکەی ئەزانم بەڵام وەکو ئەرچی وەزارەت وەکو بۆ من وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە وەکو دایرەکانی من بەڕاستی ناتوانن لێ پرسینەوە لە شۆفێرەکان کرد ئێمە زانین ئەو ئەزانم جا بمبورە بە پرسیارێکی زمانی کۆتایی بێهێنم ئەم بابەتانە ینی کوردەواری وتەنی ئەو کێشە ینی ئەوەندە مایی مشتومڕ و گفتوگۆ و قسەکردە من پێم باشە ئەم پرۆگرامە لەگەڵ جەناب تا درێژەی هەبێ دوایەم پرسیاری کە ئێستا یەکەم ڕایەگرین بەشی دووەمی هەبێت و بەڵێن ئەوە بە بینەرانە دین کە جارێکتر لەگەڵ جەناب بدانیشین کە چاوت خۆش بێت تۆزێک لەمە پێش عەرزم کردی پرسیارمان زۆر ئامادەیە و هەمووی پێویستە بە ژیانی خەڵکەوە دوجار خەڵکی وڵاتن ئەبنە قوربانی ئەژیانن یاخود ئەبنە خاوەن پێداویستی تایبەتیان ژیانیان وەکو پێویست ناڕوە شەرت نییە هەر مردن بێ زیانی ئابووری هەیە کە ژەرخانی ئابووری هەرێمی کوردستانە ئەوە بۆ ناتوان بکەن لەینێک بەجا دروستکەن لە هەورازەکان و لەو ڕێگانی کە ئەبنە هۆی ڕووداوی هاتوچۆ یعنی بە کورتی و بە زمانی خەڵق قسە بکەین کۆمەڵێک بار هەڵگر و نەوت هەڵگر کەڵەکە بن لە سەریەک لە خێرایی 20 کیلومتر لە کاتژمێرێکە ئاڕۆن سەدان ئۆتۆمبیلی بچکۆلە پەلایانە ناچار بەشێک هەن دەرچوونی نایاساییەکەن هەورازە لەگەڵیا پێچیشە نایبینێ دوو سیارەبەرێکە کەون خەڵک ئەمرێ لەم بینەیە ئەزانی من بەدادا چۆنم کردووە لە خەڵکی پسپۆڕ و تایبەتمەند ئەڵێ بە دەگمە ڕووداوی هاتوچۆی لە کوردستانە یەک کەسی تا بمرێ ئەڵێ زۆربەی ڕووداوەکان دیراسەمان کردووە زیاد لە ئینسانێک لە ڕووداوەکان ئەمرێتەوە یەک ڕووداوی هاتوچۆ هەبوو ئەماکەم بە کۆتایی تێبینێک لە زمانی پرسیارەکەمە ئەم زستانە ڕووداوی هاتوچۆ لە نێوان کەلار پێباز باوەنوور ڕوویدا 4 کەس لە یەک ئۆتۆمبیلای گیانیان لە دەستدا ئەندامی بنەماڵەیەکن و پێکێنەر و ئەندامی 4 خانەوادن یعنی ئەم 4 کەسی کە لە سیارەکان بدون هەمویان کەسیەکن بەڵام ئەمیان هاوسەری ئەوە ئەویان هاوژینی ئەوە ئەویان باوکی ئەوە یعنی 4 کەس بێ هاوژین و هاوسەر و ئەوانە ماوەک ماونەتەوە لە یەک سیارەشا بوون هۆکارەکەی ڤیددیۆ بڵاوبووەوە من دوای ئەوە کە ڤیددیۆکە بوو بە ئیلهام بەخشێک بەدووادا چون کەم ئەم ڕووداوە چۆن ڕوویدا زۆر سەیرە ئۆتۆمبیلێکە دەڕواتە دەستی وەری دەگرێت و خۆی کێشت بە بار هەڵگرێکە لەو شوێنی کە ڕووداوەکە ڕوویداوە شۆڵەری شەقامەکە قوڵی چاڵەکەی 20 سانتیمە یعنی 20 سانتیمە نزمی گڵەکە لەگەڵ تیرەکەیە بۆی وازح بێ بۆ خەڵک سیارەکە وەرەگەڕێ
ینی بەشێک لە شتەکان مەسەن ڕەنگە پەیوەندی بەسییانەوە هەبێ بەشیکان پەیوەندی بە دیزاین و پێوەرەکانی بنیادان و دروستکردنەوە هەبێ. پرسیارەکە ئەوە بوو ناتوانن لەو شوێنانە ئێوە لینی جیاواز دروست بکەن بۆ هاتوچۆی بار هەڵگر کە دەکرێت لە وڵاتان کراوە بنەوەچۆن کردووە. لینی جیاواز و دروستکردنی ڕێگەیە ینی وەکو بودجێ ئەوێ پارەی ئەوێ ئێمە چارەسەری ئەو بابەتە بریتە لە تاوبوونی ڕێگا دووسایدەکان بەڵام ئەو شوێنی جەنابەت ئاماژت پێ بینی پێباز ینی لە باونور بۆ کەلار لەوێ دووسایدەکە تەواو بوو هیچ دەربەنی خان عفوم کە دەربەنی خان پێباز ئەگەر دەربەنی خان پێباز بێ ئەوە ماوێتی بەڵێ بەڵام ئەگەر پێباز کەلار بوو بێ نەخێنەگەدارم دەربەندی خان ئێمە ساڵانە تیمە بەڕێوەبەراتێکمان وەکو باسم کرد پێوترێ بەڕێوەبەراتی چاکن و پاراستنی ڕێگەوانەکان ساڵانە کەشفەکات بۆ ڕێگاکان ساڵانە چونکە ئەو شۆڵدەرانە پێویستیان بە سییانەکردن هەیە هەموو ساڵێک سێمە توانن لە تا بەرنامەی هەفتی داهاتوو تۆمارەکەین بۆی جەنابەت تیمێکتان بێت ئەیانێرم لەگەڵ بەڕێوەبەراتی چاکن و پاراستنی سلێمانیە بۆی تەسویر کابزانێ ئێمە ساڵانە چەند لە با تقریریشی لەگەڵ بێ یا ڕوونکردنەوەیشی لەگەڵ بێ چەند لە شۆڵدەرانە چاکەکەینەوە بچکە ساڵانە ئەبێ ئەوانە سییانەکرێن بەس بەداخەوە بەهۆی نەتیجە هەر خەڵکە بەڵام سوودفە لەوانەیە لەو کاتی کە ئەو چۆتە ئەو شوێنە هێشتا تیمی سییانەکە نەگەیشت بێتنە ئەو نقطەیەک ئەو حادسی تیاڕوویەوە ئەجنا ساڵانە شۆڵدەرەکانی ڕێگەوانەکانە بە سییانە بکرێت. زۆر باشە پرسیاری جدیتر و گرنگتر و کاریگەرترمان ماوە پەیوەست بە ژیانی خەڵکەوە هاوشێوێن پرسیارانە بۆ بەشی دووەمی پرۆگرامەکە بە هیوام جەنابەت خۆت ئامادە بکەیت و پشوو درێژانەتر وەڵامی پرسیارەکەم دیتەوە. سەرچاو من درێژم سپاس بۆ ئامادەبوون بەخێراتی سەرچاو بینرانی بەڕێز بەم شێوەیە کۆتایی بە بەشی یەکەمیان پرۆگرامەی لەگەڵ بەڕێز دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی هەرێمی کوردستان لە بەشی دووەمی پرۆگرامەکەمانە کۆمەڵێک پرسیار و گلەی و تێبینی و ڕەخنەی جددی و گرنگی ئێوە و کەسانی پسپۆڕ و لایەنی پەیوەندیدار ئارەسەی بەڕێزیانەکەین تاو کاتە کاتێکی خۆش.